کامێرە جێگرەکانی سلێمانی کە ژمارەیان 225 کامێرەیە و کەرتی تایبەت سەرپەرشتی دەکات نزیک بوونەتەوە لە کۆتایی کارەکانیان. کامێرەکان بە دوو سیستەم کار دەکەن، پۆینت تو پۆینت بۆ دەرەوەی شار و پۆینت وەن پۆینت بۆ شەقامی 100 مەتری و شەقامی 60 مەتری سلێمانی. ئەنجومەنی پارێزگای سلێمانی نیگەرانە لەوەی ئەو کامێرانە دراون بە کۆمپانیا و 16 ئەندام واژۆیان کۆ کردوتەوە تا ڕێگری بکرێت لە دەستپێکردنی کاری ئەم کامێرانە. سلێمانیان کردووەتە قوربانی وەکو تاقیگەیەک بەکاری هێنن بزان ئایا دانانی کامێرەی تیژڕەوی لە سنووری پارێزگای سلێمانی تا چەند سەرکەوتووە داهاتەکەی چەندەکە بێ، ئایا هاوڵاتیان ڕازیە بن بەم بابەتەیە ڕازی نابن بە پاشانی گوازنەوە بۆ پارێزگاکانی تر. بۆیە ئێمە لە سۆنگەی خەمخۆری و دڵسۆزیمانەوە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەستاوین بە کۆکردنەوەی واژۆ کە نزیکی 16 ئەندامی ئەنجومەن هەتا ئێستا واژۆیان کردووە و ڕەنگە زیادیش بێت ئەم واژوانە بە پێی ئەندامانی ئەنجومەن. داوای کۆبوونەوەیەکی ئاسایی ئەنجومەنمان کردووە سەرۆکایەتی ئەنجومەن کۆبوونەوەیەک دروست بکات، تیایدا گفتوگۆ و مناقەشە لەسەر دانانی کامێرەی تیژڕەوی بکرێت، چونکە پێمان وایە ئەم بابەتە لە ئێستادا زەڕور نییە بۆ شاری سلێمانی. ئەوەی زەڕورترە بکرێت لە ئێستادا چاکردنی جادە و ڕێگاوبانەکانە، تەواوکردنی پرۆژە وەستاوەکانە، نۆژەنکردنەوە و پینۆپڕۆکردنی چاڵوچۆڵی شەقامەکانە. تێچووی دانانی ئەو کامێرانە 53 ملیار دینار بووە. کۆمپانیاکە وا ڕێککەوتووە لەگەڵ حکومەتدا تا ئەو پارەی دەست دەکەوێتەوە لەگەڵ دەستپێکردن و ئیشپێکردنی کامێرەکان تا سافکردنی ئەو پارەیە لە 170 داهاتی کامێرەکان بۆ کۆمپانیاکە بێت و لە 130 بۆ حکومەت، دوای 15 ساڵیش پێچەوانە دەبێتەوە لە 180 بۆ حکومەت و 120 بۆ کۆمپانیاکە دەبێت. واتە بە کوردیەکەی تورەکەیان بۆ گیرفانی خەڵکی دووریوە و لەسەر حیزابی هاوڵاتیان دەیانەوێت بازرگانی بکەن. بەداخەوە ئەتوانم بڵێم زۆربەی شتەکان لە لای حکوومەتی هەرێمی کوردستان شتی مەرکەزین، بابەتەکان لە ڕێگەی پایتەختەوە ئەسەپێنرێ بەسەر پارێزگاکان و بەسەر قەزا و ناحەکان لە کاتێکە ئەنجومەنی پارێزگاکان بەرزترینی دەسەڵاتی چاودێری و بڕیاردانن لە سنووری پارێزگاکەی خۆیان هاکرا. وەزارەتی ناوخۆ بە هەماهەنگی لەگەڵ ئەنجومەنی پارێزگاکانم بابەتەی تاوتوێ بکردایە لایەنە ئەرێنی و نەرێنیەکانی پرۆژەکەی لێک بدایەتەوە قسەی لەسەر بکرایە. ئەگەر ئەو بابەتە باتایەتە ئەنجومەنی پارێزگا و کاتە بەدڵنیایی ئێمە ڕازی نابووین لەسەر ئەو پرۆژەیە وەکو چۆن پرۆژەی بە ئەلکترۆنیکردنی عریزە نووسەکان کە بە دوواداچوونمان بۆ کرد و خۆشبەختانە لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە ڕەتمان کردەوە. دواتر لە ڕێگەی دادگاکانەوە کە ناردمان بۆ دادگاکان و ناردمان بۆ وەزارەتی داد هەڵوەشێنرایەوە. ئەم بابەتەش هەرە بێوا بێت چونکە پێمان وایە بابەتێکە بارگرانی لەسەر خەڵک دروست دەکا و بابەتێکە بۆ ئێستا پێویست نییە. هەرچەندە بابەتی دانانی ئەو کامێرانە بۆتە جێگەی ڕەخنەی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و پەرلەمانتاران و باز لە نایاسایی بوونی دەکەن و پێدانی بە کەرتی تایبەت، بەڵام لەسەر ئاستی حکومەت هیچ ڕوونکردنەوەیەک نەدراوە. بە هێواشی کاری تێدا دەکرێت و بەشێکی زۆری کارەکانی تەواو کراوە. باز لەوەش دەکرێت ئەو کامێرانە بکەونە کار، زۆربەی هاوڵاتیان دەکەونە ژێر قەرزێکی گەورەی کۆمپانیاکەوە. ڕامیە عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.